بە دوای خۆی داهێنا و خەڵکی بۆ چوون و قسەی خۆیان لەسەر کردووە. ئەم ئێوارەیە دەمەوێت باسی کاردانەوەکانی ڕووداوەکەی هەڵەبجە بکەم کە گەنجێک 4 ئەندامی خێزانەکەی کوشتن و بەجیا تەرمەکانی بە ئۆتۆمبیلێک فڕێدان. پۆلیس لەو بارەیەوە دەڵێت شەوی 19 ئەم مانگا گەنجێکی تەمەن 18 ساڵ هەستاوە بە کوشتنی دایک و باوک و دووبرای لە ماڵی خۆیان کە لە خەودا بوون و کوشتنی پاش گەڕانەوەی باوکیشی کە لە ماڵەوە نەبووە ئەویشی کوشتە و تەرمەکانیانی بە ئۆتۆمبیلەکەی باوکی گواستوتەوە بۆ دەرەوەی شار و تەرمی باوک و براکەی لە شاخی شنروێ داناوە و تەرمی دایک و برا بچووکەشی بردووە تا چەمیکانی گوێز و تەرمیەکەی لەوێ فڕداون. بکوژەکەش لە دامپێدانە سەرەتایەکاندا وا دەرکەوتووە کە بەویستی خۆی و بەتەنیا ئەو کارەی ئەنجام داوە. ئەمژارە بە میوانداری یوسف عوسمان حەمەد پسپۆڕی دەرونی لە ستۆدیۆی سەرەکی ڕووداو دەبێت و لەگەڵ کەسوکاری کوژراوەکە و پۆلیسی هەڵەبجەش قسە دەکەین. بەڕێز یوسف بەخێربەی بەیەکەوە ئەمڕۆ باس لە ئەو هۆکاران دەکەین کەوای لە گەنجێک کردووە کە ئەم کارە بکات. بەڵام بەرەوەی پرسیار لە جەنابەت بکەم سەرەتا گوێبیسی ڤیتێکی ئاوکارمان جەمال ئەحمەد جەمیل دەبین کە لەبارەی چۆنێتی ڕووداوەکە ئامادەی کردووە. من لە چیای شنیروێم کە کەوتووەتە ڕۆژەڵاتی شاری هەڵەبجەوە. دوای ئەوەی تەرمێکی نەناسراو لەم جێگەدا دەدۆزرێتەوە و پۆلیسی لێ ئاگادار دەکرێتەوە دەبێتە سەرەداوی دۆزینەوەی تاوانێکی گەورەتر کە ئەویش ئەوەیە گەنجێکی تەمەن 18 ساڵ 4 کەسی خانەوادەکەی دەکوژێت. دوای ئەنجامدانی تاوانەکە گەنجەکە تەرمی باوک و برایەکی لە نێو ئەم بۆریەدا دەشارێتەوە و دواتر تەرمی دایک و برایەکی دیکەی دەباتە چیاکە بۆ ئەوەی ڕووداوەکە بشارێتەوە. وەک ئەم برای کوژراوە باسی دەکات ئەوە لە کاتێکدا ڕوویداوە خێزانەکە هیچ کێشەیەکیان نەبووە. ڕووداوەکە ڕووداوێکی چاوەڕوان نەکراوە بووە، ڕووداوێک بووە کە بەڕاستی ئەم بنەماڵێ و ئەم خانەوادەی ئێمە هیچ کێشەیەک هیچ مەشاکیلێک هیچ گریفتێکیان نەبوو لە بینی خۆیانە لەوانی ئەم کوڕەکە ئەم کاری کردو لەگەڵ دایک و باوکی و ئەم دووبرایە بەڕاستی حاڵەتێکی هەڵچوون حاڵەتێکی چاوەڕوان نەکرایی پێوە دیار بووە. اینجاکو ئەم دوو بنەماڵەیش کە هەم بنەماڵی کچەکە و هەم بنەماڵی کوڕەکە دوو بنەماڵی خانەدانی شاری هەڵەبجە بوون، دوو بنەماڵە بوون ڕێز و احترام لە بینیانە هەبووە، دوو بنەماڵە بوون بەڕاستی وەکو خانەدانەکانی جاران وا بوون هەمیشە سێبەریان هەبووە بۆ خەڵک. بەڵام بەم شێوازە ئەمڕۆ ئەم ڕووداوە ڕویا لەلایەن چەند میدیاکارێک لە پارێزگای هەڵەبجەی شەویدا بە شێوازێک کۆمەڵە پرسیار لە بەڕێز کۆڕی ڕۆژنامەوانیەکەی کاک بەرزان کراوە گوایە بە کۆمەڵە پرسیار کراوە دوور لە یەتیکی ڕۆژنامەوانی و ئێمە هەموو شتەکان بەدرەوە خەین و حاڵەتێکی نائاسایی بۆ ئێمە چاوەڕێمان نەکردووە، بەڵام کە ڕووداوەکە ڕووداوە حەمد و سەنای خواکەین. پۆلیس ئەوەیان بۆ یەکلایی بووەتەوە سەرەتا گەنجەکە دایک و دوو برای لە ماڵەوە دەکوژێت و چاوەڕوان دەبێت تاوەکو باوکی لەسەر کار دەگەڕێتەوە. لەگەڵ گەشتنەوەی باوکی بە هەمان تفەنگ دەکوژێت و دواتر بە ئۆتۆمبیلەکەی تەرمەکان دەگوازێتەوە بۆ چیای شنروێ. گەشتینەوە ئەنجامەی کە ئەمە ماڵێکن لە ماڵەوە کوڕێکیان هەستاوە بە کوشتنی سەرجەم ئەندامانی خێزانەکەی کە باوکو دوو برای تریەکات بۆ پاشان تەرمەکانی گواستوتەوە بۆ دوو شوێنی جیاواز لە دەرەوەی سنووری پارێزگاکە فڕێداون و ئێمە توانیمان تۆمەتبارەکە دەستگیر بکەین و دان بنێ بە تاوانەکە لە بەردەم بەڕێزدا دۆری لێکۆڵینەوەدا و لێکۆڵینەوەش لە کێشەکە بەردەوامە و تاوانەکە بە چەکی جۆری کلاشینکۆف ئەنجام درراوە گواستنەوەی تەرمەکانیش بۆ ئۆتۆمبیلێکی جۆری نیسان. پۆلیس دەستی بە لێکۆڵینەوە کردووە و بکوژەکەش دانی بەوەدا ناوە بە ویستی خۆی و بەتەنیا ئەو کارەی ئەنجام داوە. جەمال ئەحمەد جەمیل، ڕووداو، هەڵەبجە. بیسەرانی عزیز ئەوە گوێویستی بوون لەبارەی هۆکاری ڕووداوەکەی هەڵەبجە بوو کە هاوکارمان جەمال ئەحمەد جەمیل ئامادەی کرد بوو. ئێستا دەچینە لای کەسوکاری یەکێک لە کوژراوەکانی هەڵەبجە کە لە هەڵەبجەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕێگەی هەڵی تەلەفۆنەوە لەگەڵمانە. ئەم کاتت باش کاک هێرش پێشتر جەنابتان بە ڕووتاوتان ڕاگەاند بوو کە ئەمە ڕووداوێکی چاوەڕوان نەکراو بووە و ئەو خانەوادەیەش هیچ گرفتێکیان نەبووە. بەڵام لە دوای ڕووداوەکە زۆر باس لەوە دەکرێت کە ئەم کوڕە لە ماڵەوە داواکاری هەبووە لەبەر ئەوە کە ئەم کاری کردو. ئایا ئەمە تا چەند ڕاستە و دەتوانانی پێمان بڵێ بەڵە فەرموو؟
من زۆر سپاسانەکەم لە پارێزگای هەڵەبجەی شەهیدەوە بۆ من برای باوکی ئەو مناڵانەم دوو برازا و براژن مەکا کە لەگەڵ باوکیان بەو شێوازە ڕەندانەیە کە هیچ مرۆڤێکشتی وای ناکات بەڕاستی لێرە و لەوێ لە ڕاگەاند کۆمەڵە ڕاگەاندنکار و کۆمەڵی میدیاکار دوو لە ئیتیکی ڕۆژنامەوانی هەنێ هەواڵە گوازنەوە بەو شێوازە ئەوە دوورە لە ڕاستیەوە خەڵکی ئێمە وەخوای گەورە وا دروستی کردو لە بەشی خوار ڕازیگە لە بەشی ئومەت چۆن ڕازیە لەبەرەوە ئەم لە ماڵا من ئێوە وەرن متابعی بکەم لەداچوونێکی ڕۆژنامانی بۆ بکەن ئەم بنەماڵەیە بەڕاستی خاوەنی سفری خۆیان نەبوون هیچ کێشە و گرفتێکیان نەبووە ئەم کاکەیە و باوکی و هەردوو براکەی و ئەیشی ئێوارەکەی لە ماڵی خاڵۆزایەکی میوان بوون هەتا سعات 10 شەو بۆ 11 شەو ڕاوەتۆ بۆ ماڵۆ شەو ئەم کاری خوڵقاندووە کە شەو باوکی کە بەیانی زوو دەرچووە بۆ کۆمەڵی ئاژەڵی هەبوو بۆ ئەوەی خزمەتیان بکات و دوایە بگەڕێتەوە بچێ بۆ دائیرە لە دائیرەی بەرگری شارستانی بووە پێش ئەوەی باوکی بگەڕێتەوە ئەم کاری کردووە دایکی و دووبراکەی شەهید کردو و دوای باوکیشی کارەوە بینیونی کاکێرش دەوترێت کە ئەم داواکاری هەبوو لە ماڵەوە ئایا ئێوە وەکو مامی ئەو کەسا وەکو مامی ئەم کەسوکاری و هەم برای باوکی ئەم هینە دەکات ئەم کوڕێکە ئەم تاوانی ئەم جامداوە ئەڵەن داواکاری هەبوو ئایا ئێوە خۆتان وەکو کەسوکاری ئەمانە ئەو گەنجیش داواکاریەکی هەبوو لە ماڵەوە بوویان جێبەجێ نەکرد بێت داواکاری ئەم کوڕتەنها ئەوە بۆ داوای کردووە لە باوکی کە ماتۆڕێکی کوردواتنی کە ئەمڕۆ ناو ماتۆر سوارەکانە باوە ماتۆڕێکی تڕێلی بۆ بکڕێ خۆی چووە بە دەستی خۆی لە کەرکوو ماتۆڕێکی بکڕێ بە حەڤە وەرەقە ئەم ساڵ 8 وەرەقەی یاوە بە دوو ماتۆڕیکە یەکێکیان لە پارێزگای سلێمانی گیراوە چیان لە پارێزگای هەڵەبجە دەستی بەسەرا گیراوە بە شایەدی ئەوانی کە ئاگاداری ئەو ماتۆڕانە بوو باشە زۆر سپاس هیچ داواکارێکی نەبوو بۆی جێبەجێکە ئەم باوکە تەنها داوا بناوانەوە بۆ بخوێنن من هەرچی پێداویستی ژیانی وەتان دابینێت باشە زۆر سپاس کاک هێرش شەفیق کە سوکاری کوژراوەکە و ئەوانەی کە کوژراون زۆر سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت کاک دکتۆر زۆر بەخێر بێ سەرەتا دەمەوێت بپرسم ئایا چی وا لە گەنجێک دەکات کە بەم شێوەیە دایک و باوک و دووبرای بکوژێت بەڵێ سەرەتا ئێوارەتان باش ئەگەر بە شرۆڤێکی زانستیدا بچینەوە کۆمەلگای کوردی کۆمەلگایکی ماشۆسیزمیە ماشۆسیزمی ئەوە دەگەێنێت کەەوە کۆمەڵێ توندوتیژی لە ناخی خۆیدا کۆ کردوتەوە بۆ نمونە ئەو ڕووداوانەی کە لێرە و لەوێ ڕوودەدات و بە تایبەتی و کارەساتێک کە ئەو خانەوادە خێزانەکەی خۆی لە ناو بردە و گەنجێکی تەمەەن 18 ساڵە بە پێی هەموو پێوەرەکانەوە کەسێکی نەخۆش دەروون بووە بەڵام ئەو کەسانێک کە نەخۆشی دەرونیان هەیە مەرج نییە نیشانەکانیان پێوە دیار بێت لە ژیانی ڕۆژانەدا لە ژیانی ڕۆژانە زۆر ژیانێکی ئاساییدا دەژین هەڵسوکەوتێکی ئاسایی دەکەن و هەرۆ مناڵێکی ئاساییندا بەڵام یەک کەلیمە یەک پوشەکە لە هەموو ریپۆرتاژەکەدا هاتە کایەوەکە ئێمە ئەبێ لەسەری بوەستین لە ڕووی سایکۆلۆجیەوە ئەویش ئەوەیە کە ئەو مناڵە غیرەی کردووە لە برایەکان و لە چۆنێتی مامەڵەکردندا جۆری غیرەش شێوازێکی توندوتیژی تێدایە دژواری دەرونی تێدایە ئەم دژواری دەرونیە کۆ دەبێتەوە تا دەگاتە پلەی تەقاندن کە گەیشتە پلەی تەقاندن ئەوەیە کە کارەساتێک دەکایان خۆی دەکوژیان کەسی بەرامبەری و دەکوژێ بۆیە زۆر جار هەیە ئەمە پێویستە ئەگاداری ئەو مناڵانە بین کاتێک کە هەز بە جیاوازی مامەڵەکردن دەکەن لە ناو خۆیان و دایک و باوکیان لە ناو خۆیان و خوشکوبراەکانیان ئەمە دایک و باوک جیاوازی ناکات بەڵام خۆی هەز بەوە ڕەنگە خۆی هەز بەوە بکات کەسێکی گەورەی ماڵەکە بۆ تەمەنی 18 ساڵ بووە ڕەنگە حەزی کردبێت هەندێک بەرپسیارەتی پێ بدرێت حەزی کردەوەکو هەندێک کەسی ترەوە ڕۆڵی خۆی هەبێت لە ناو ماڵەکەدا بەڵام باوک بە چاوێکی ترەوە سەیری کردووە بە چاوێکی یەکسانی سەیری کردووە ئەمە وای کردووە کە کۆمەڵی هێز کۆمەڵی پاوەەر کۆ بێتەوە ئەم پاوەرە نەرێنی بووە کە کۆبتەوە لە ناخی خۆیدا کۆبتەوە وای لێ هاتووە کە ئەم کارە ئەنجامدات بۆ نمونە کە تۆ بە هەموو توندوتیژەکاندا ڕەت بیت ئەگەر سەردێرێکی بۆ بخوێنیتەوە هەموو ئەو کەسانی کە خانەوادەی خۆیان دەکوژن باوکی خۆیانیان برای خۆیانیان خوشی خۆیانداش خۆیان دەکوژن کاتێک کە پرسیاریان لێ دەکەی لە دەرەوە کەسێکی هێمن و لەسەر خۆ بووە کەسێکی زۆر ئاسایی ژیاوە بەڵام لە ناخی
ناخی خۆیدا ئەمە نەخۆشیێکی دەرونی ماشۆسیزمیە لە ناخی خۆیدا ئەم پاوەرە کۆ دەبێتەوە وای لێ دەگاتەوەی کە دەستی بچێتە دایک و خوشک و براکان بۆ نمونە ئەو ڕقی لە باوکێتی کەچی ئەو چوە دایکیشی کوشتووە کە دایک هیچ ناچێتە هیچ پێوەرێکە بڵێ بچێتە پێوەری ئەوە کە جیاوازی بکە پێوەری ئەوەی کەشتی تر بکە ڕەنگە باوک قسەی لەسەر بکرێت برا قسەی لەسەر بکرێت بەڵام ئەم دایکە هیچ قسەی لەسەر ناکرێت ئەمە یەکە لە شتانەکە زۆر جار هەیە بێ کۆمەلگای ئێمەدا کۆمەڵێ سترێسی لەسرە کۆمەڵی فشاری گەورەی لەسەردا ئەو فشارانە کە یەک لەوانێک کە تۆ ژینگەی ئێمە بارگاوی کراوە بە تونند و تیژی ئەو ژینگە بارگاوی کرانە بە تونند و تیژیە کە هەر چار دەورێت لە تونند و تیژیە بۆ نمونە بەردەوام ئەمە ئەومان دێتەوە بەرچاو کە سربڕینە کوشتنە بەکارهێنانی چەکی ئۆتۆماتیکە بەکارهێنانی چەکی سووکە ئەمانە هەمووی بەردەوام گرنج هەز دەکا کە جۆرێک لە وەکو ئەم کە سوکاری باسیکێت ئەو ئەڵێ گویا دوو جار داوای کردووە کە ماتۆڕی بۆ بکڕن ئەوان ماتۆرسکیلیان بۆ کڕیوە و باوکی ئەمەشی بۆ جێبەجێ کردو بەڵام دکتۆر دەمەوێت پرسیارێکی تر بکەم زۆر جار باس لەوە دەکرێت کە دوای ڕووداوەکە لە لێکۆڵنەوەکاندا وا دەردەکەوێت کەم کەسە کێشەی دەرونیە بووە زۆربەی ڕووداوەکان کە ئێمە دەبینین لە دوان ڕۆژنامەوانەکانی پۆلیس یاخود دەستگاکانی دیکە ڕاگەاندن ئەوترێت کە ئەمە کێشەی دەرونی هەبووە ئەکرێ هەم بۆ هەموو جارێک کە ڕووداوێکی لەم شێوە ڕوودات ئەم کەسە کێشەی دەرونی هەبێت خۆی کێشەی دەرونی چییە؟ کۆکراوەی هەموو کێشەکانی ترە ڕەنگەم ئەم کەسە کێشێکی عقلی هەبێت ڕەنگە کێشێکی اختیزاری عقلی هەبێت کەم عقل نەبووە کێشێکی اختیزاری عقلی هەبێت ڕەنگە کێشێکی کۆمەڵایەتی هەبێت ڕەنگە کێشێکی جنسی هەبوو بێت ڕەنگە کێشەیەکی لاسایکردنەوەی هەبێت لەگەڵ کەسانێکی ترە ڕەنگە جۆرێک لە ڕکابەری و منافەسەی هاوڕێکانی خۆی هەبێت بۆ نمونە داواکاری ماتۆرسکیلی کردووە کاتێککە ماتۆرسکیلی بۆ کڕیوە ڕەنگە ئەمە جۆرێک پێشبڕچێت لە نێوان برادەرەکان و خۆیان و خۆ دەرخستن و ئەو دەبێت بۆ هۆکارەوە بێتە هۆکارێکەوە کە کۆ دەبێتەوە یعنی ئەو لە هیچ شوێنێکە ڕاهێنانی نەکردووە لە هیچ فەرگەی کە فێری کوشتن نەبووە ئەمە دەگرێتەوە سەر کێشەی دەرونی کێشەی دەرونی بەمانای ئەوە نییە کە کەسێکی شێتە بەمانای ئەوە نییە کە تۆ ئەم کەسە لە ماڵەوە گۆشەگیر بەوە ڕەنگە ململانەی نێوان خۆی و برادێکی بابرێن ئەو چێبەرچەی نێوان خۆی و برادێکی کە دایمەن پۆز لێدان و خواڵکێشان و یەکێک لە هۆکارانە وای کردەوە کە دەرەقەتی برادەرەکەی خۆی نیێت و نەیتوانێت لێ ئەوە بکات هاتووە لە ماڵەوە دەری کردووە بۆ نمونێکی زۆر بەسی زۆر جارێ دوو مناڵ لە قوتابخانە بە شەڕ دێن ئەوەی کە دەرەقەتی برادەرەکەی خۆی نایەتوە کام شەڕ ئەم شەڕ ئاگوازێتەوە بۆ ماڵەوە ئەچێ لەگەڵ برا بچکۆکەی و یان لەگەڵ دایک و یان لەگەڵ کەسێکی ترە هاتوو هاوارە کات و دەمەقالێ کات و ئەبێتە شەڕە دەست ئەمە هەمان شێوەیە گواستراوەتەوە بۆ ماڵەوە کە یعنی لەو کاتێکە فشارێکی زۆری لەسەر بووە زەختێکی زۆری لەسەر بووە هەوڵی داوە دایک و براکەی بکوژێت من پێم وایە یەکشە زۆر سەرەکی بووە کاتێک کە برابچکۆکەی پێشی دایکی کوشتووە کاتێک کە برابچکۆکەی کوشتووە دایکی لەسەری بەجواباتەوە لەسەری ئەوەی کردووە دواتر ئەمە وای کردووە کە باوکی بگەڕێتەوە اینجا دایکی کوشتووە دایک کەسی دووەم بۆ کوژراوە لەبەرەوەی ئەو تۆڵەی لە برابچکۆکەی کردوێتەوە لەبەرەوە غیرەشی بەرامبەرەوە هەبووە کە ئەو تۆزێک سۆزدارتر بوو خۆشەویستتر و نازدارتر بۆ لای دایک و باوکی لەبەرەوەی بچووکتر بووە ئەنجا کە باوکی هاتوۆتەوە زانیوتی باوکی بەرگری شارستانی و کەسێکی بەتوانە و کەسێکی بێزاتە لە ڕسمەکەش دەرکەوتووە کە کەسێکی چوارشانە و خەڵکە ناسێ و ئەم کوڕە هەستی کردووە کە جۆرە ترسێک لە باوکی هەیە ئیتر هەستاوە پەلاماری باوکی دا و باوکیشی کوشتووە ئەمەی کە کردوویەتی یعنی پلانێکی ناوخۆیی بووە یعنی ئەو بۆ خۆی پلانێکی دانەوە کە ئەم دوو تەرمە بە سیارێک باوکی بگوازێتەوە بۆ شوێنێکتر دوو تەرمیتر بگوازێتەوە بۆ شوێنێکی ترەوە ئەم هەموو فکرێ و هەموو شتانێک کردووە بێگومان ئەمە تۆڵەسەنەوەیەک بووە لێ کەسیشەوە هەموو ئەندامانی خێزانەکەی گرتووەتەوە ئەوانی تریشی زۆر باشە بەڕێسی سوپەگەڕێمەوە لای جنابەت بەڵام ئێستا لە سەر هێڵی تەلەفۆن بەڕێز بەرزان عوسمان گوتەبێژی پۆلیسی هەڵەبجەمان لەگەڵدایە کاک بەرزان ئەم کاتت باش ئەتوانی دوایین زانیاریمان لەبارەی ڕووداوەکەی هەڵەبجە پێ بڵێ کۆتا ئەپدەیتی ئەم ڕووداوە لای ئێوە چییە بەڵە فەرموو بەڵێ هەموو کاتێکتان باش ئێوارەی بیسەرامی ڕووداو باش منە مێشتێک بۆ وتەکانی کاک یوسف ڕاستکەمەوە ئەو کەسە بوو کوژە تۆمەتبارە یەکەم جار کە تاوانەکەی ئەنجامە داوە دایکی کوشتووە نەک برا بچووکەکەی کە دایکی کوشتووە برا بچووکەکەی پاش دایکی و پاشان برا گەورەکەی اینجا باوکی کوشتووە تاوانێکە ڕوویداوە
لە سنووری پارێزگاکەی ئێمەدایە ئێمە لێکۆڵینەوەمان لە کێشەکە تەواو کردووە. بەڵێ گەشتون بە چی دەرەنجامێک گەشتوین بۆ دەرەنجامەیە ئەم کەسە خۆی بەتەنها تاوانەکە تاکە کەسی ئەوترێت کە ئەم کەسە تەمەنی 18 ساڵ بووە و تەمەنێکی وای نییە کە بتوانێت 4 کەس بەتەنیا بکوژی. ئەمەی هەیە ڕاستە دەوترێت کە ئەم کەسە بەتەنیا ئەم کاری نەکردووە؟ قسەڵۆکی ناو خەڵکن دەنگۆی ناو خەڵکن. بەڵێ ئەو کەسە خۆی بەتەنها تاوانەکەی ئەنجام داوە تەمەنی 18 ساڵە بەڵام کەسێکی تۆکمەیە باڵای باشە هەیکەلی هەیە و کەسێکی پتەوە یعنی ئەتوانێت 100 کیلۆش بەرزکاتەوە لێ کاتاوە کەسێکە عەقڵی باشە کامڵە لەو ڕوانگانەوە تەنها ئەوەیە کە بەرنامەی داناوە ئەو تاوانە بە ئەنجامدا بەرامبەر بەو خانەوادەی خۆی کە خانەوادەیەکی زۆر بەڕێز و خەڵکێکی زۆر باشی پارێزگاکەن بەداخەوە ئێمە وەکو پۆلیس زۆرمان پێ ناخۆشەکەەوە ڕووداوە چونکە ماڵێک بوون بەڕاستی نمونە بوون لە هەموو ڕوویەکەەوە هەتا ئێستا هیچ کێشە و گرفتێکیان لە کاک بەرزان لە لێکۆڵنەوەکاندا ئێوە چیتان بۆ دەرکەوتووە لەم ڕووداوە؟ ئایا خۆی هەرتەنیا ئەوەنە ئەڵێکە ئەو بەتەنیا ئەم کاری کردو؟ ئایا هۆکاری دیکە چی بۆ باسی هیچ هۆکارێک ناکە کە ئەم کاری کردووە؟ بەڵێ خۆتەزانی لەبەرەوەی پارێزگای هەڵەبجە پارێزگایەکە بچووکە زۆربەی دانیشتوانەکەی هەمووی ناسراون ئێمە وەکو خێزانێکی گەورە وین دەنگ و بڵاوبوونەوە و دیعایەکردن زۆرە بۆ ئەم ڕووداوە بەڵام ڕاستێکی ئێمە ئەمانوێت ئەم بابەتە کۆتایی پێ بێ و دابخرێ لەبەرەوە نامانوێت زیاتر لەسەری دوێن و قسەی لەسەر بکەین خۆی بەتەنها و تاوانی ئەنجام داوە و ئاخیر لێکۆڵینەوەشکە لەگەڵمان کردو ئەم بەیانە هەمان قسەکانی ئەو کاتەی پێوتوین کە ئێمە دەستگیرمان کردووە و دانی ناوە بۆ تاوانی کە ئەنجامی داوە کە خۆی بەتەنها بۆ خۆی جەنازەکانی گواسوتەوە خۆی تاوانەکەی ئەنجام داوە لێ کاتا لە ماوەی 5 دقەیە ئەو سێ کەسەی ماڵەوە کە داچ و دووبراکەیەتی تاوانەکەی بەرامبەر ئەنجام داون و باوکیشی پاش نزیکی ساعت و نیوە گەڕاوەتەوە تاوانەکەی بەرامبەر بە باوکیشی ئەنجام داوە. باشە پەشیمانە و ئێستا پەشیمانە لەو تاوانەی ئەنجامی داوە و عایلێکی خزم و کەسوکارێکی زۆری هەیە مامەکانی خاڵەکانی ماڵێکی باشن ئەوە ئەمێنێتەوە سەر خۆیان چیەکان چی ناکەن بەرامبەری خۆیان ئەوە دادگا یەک لای یەکاتەوە. بەڵام ئێوەکو پۆلیسی هەڵەبجە بەردەوام لە وردەکاری ئەم ڕووداوە ئاگادار دەبن کە دوای ڕووداوە کەشکۆ کۆتایی پێدێت. باشە زۆر سپاس کاک بەرزان عوسمان گوتەبێژی پۆلیسی هەڵەبجە کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس. دکتۆر گوێبیستی قسەکانی کاک بەرزان بووی ئێوە چی ئەڵەن لەسەر؟ دەستی خۆش بێ کاک بارزان بۆ ڕاستکردنەوەش یەک شتەوەی کە گوتەبێژی پۆلیس باس لەوە دەکات فەلەن منیش باسم کرد کەەوە پلانێکی خودی بووە ینی هەر خۆی داڕێژەری ئەو پلانە بۆ هەر خۆشی ئەم کاری ئەنجام داوە چونکە هیچ شتێک لە پشتی ئەم کەسەوە نەبووە چونکە ئەگەر کەسێکی تر لە پشتی ئەو تاوانە بووە نەیدەتوانێت هەموو تاوانەکان بێکەوە ئەنجام بدات. ئەمە یەک لەو حالەتانە کە گەشتۆتە حالەتی هیستریا. حالەتی هیستریا چێ ینی ساتێکە لە حزەیەەکە و کە کارەکان ئەنجامدا و دوایش پەشیمان دەبێتەوە. ئەمە یەک لە خاڵەکانێکە لە ڕووی دەرونیەوە ئەم کەسە لە ڕووی دەرونیەوە سەقەتە لە ڕووی دەرونیەوە نەخۆشە ڕەنگە کۆمەڵێک ململانەی برادەر و ململانەی دەرەچی هێنابێتەوە ناومارکەی خۆیدا لە ڕووی پێوەرەوە ینی ئایلێکی بێکێشە بوونەوە هیچ کێشێک ڕەنگە دەمەقاڵی هەبوو بێت یان پرتەبوڵێکە بێ گلەوی گازندەیەکە بێ ئەمە لە هەموو شوێنەکە واردە و لە هەموو خێزانە تەندروستەکانیش شتێکی ئاساییە و ئەم پرتەبوڵە و ئەم گلەی و گازندە لە نێوان دایک و باوکو و مناڵەکانەوە هەیە و دەمیشت باوک یەکجار قسێکی جوانیان کرد کە لە مامەکەیەوە بیستراوەکە هەموو ئەوە بووە هیواواتیە بۆ کە مناڵەکان بخوێنن کاتێککە ماتۆرسکی لەکرێت و لە خوێندن دوورەکەوێتەوە ڕەنگە فشارێک لەسەر خوێندن و شتیواش هەوو بێت ئەم کێشانە وردن هیچ کاتێ نابێتە هۆی کوشتن و هیچ کاتێک نابێت ئازاردانی ئێمە قسە لەسەرەوە دەکەین کە ئەو ترومایە ئەو سەدمەیە کە هەموو خەڵکی گرتوتەوە نەکەر کەس و کارەکەی ئەو هەموو خەڵکی گرتوتەوە تەنانەت ئەو کەسانی کە لێکۆڵینەوە دەکەن ئەو دادوەرانەی لێکۆڵینەوە دەکەن ئەوانش تووشی سەدمەیەکی گەورە هادوون ئەو کێشانە تۆ نەبێت ئەم کێشەیە هەمان شێوە لە وڵاتی سوید و ئەمریکا و لە وڵاتی فنلەندا و نەرویجەوە ڕوویداوەکە کەسێکی گەنجی هەرزەکار لەو تەمەنە کە هەموو ئەندامانی خێزانەکەی خۆی دەکوژێت کە ئەم وڵاتانش خۆشمان دەزانین وڵاتی قەیراناوی نین وڵاتی پڕ لە کێشە نین ئەم خێزانش
تووشی جۆرێک لەو قەیرانە نەهاتۆ تووشی دارمانی ئابووری یان شتێکی تر هات بێت ئەمە تەنها ئەم گەنجە پاوەرێکی دەرەکی هەبووە تاقەیەکی دەرەکی هەبووە ململانەی لەگەڵ برادەرەکان و لەگەڵ ئەو کەسانی کە بابلێن وەکو ئەو تەمەنەن و هەرزەکان و ماتۆسکلیانە بووە چونکە دەریش کەوتووە هیچیشی نەخواردووە ینی بابلێن حەبی خواردبێ یان شتێکی تر لەو بابەتانی خواردبێت و لە کامل عقلیەتی خۆیدا بۆ بەڵام لە ڕووی دەرونیەوە وای لێ دەکە کە کەسی بەرامبەر بکوژێت. دکتۆر کۆمنتێکی زۆر هاتووە لە تۆڕە کۆمەڵاتەکان ئێمە لە ڕوودا و پێشتریش بەرنامە لەسەر کردو بەڵام وەکو کاردانەوەی دوایی کە ئێمە کۆمنتێکی زۆرمان بۆ هاتووە هەندێک لە کۆمنتەکان دەخوێنمەوە کە بژار سەردار نووسیوێتی هەتا کۆمەڵگەکەمان شانازی بە منداڵە تازەکانەوە بکەن کە کوڕە و ئیدی گەورەی خێزانەکەی و دەتوانێت هەموو شتێک بکات بە بەردەوامی لەم جۆرە هەواڵانە دەبیستین. ڕێنووس ئەحمەدیش دەڵێت زۆربەی هۆکاری ئەو ڕووداوانە بۆ ئەو کەناڵانە دەیگەڕێتەوە کە درامای بیانی و تورکی پەخش دەکەن تاوەکو ئێستا ناچێتە عەقڵەوە گەنجێکی 18 ساڵ 4 ئەندامی خێزانە بکوژێت. دکتۆر کۆتا پرسیارم ئەوەیە ئایا دراما تورکیەکان یاخود دراما بیانیەکان ئەوانەی کە ئێستا لە زۆربەی تەلەڤیزیۆنە کوردیەکانی ئێمەدا دەبیندرێت و کە چەند ڕووداوی نەخوازرا و لە فیلمەکاندا دەبینین کە کوشتنی تێدایە کە کۆمەڵک حاڵەتی دیکەی تێدا ئایا پێت وایە هۆکاری ئەوەی کە دراماکان دەبێت هۆکارێک بۆ ئەوەی کە ئەمە بەس بە کورتی وەڵام دێ سوپاس دەکەم 176 ئەو تاوانانەی کە لە بەدەستی هەرزەکەران ڕوودەدات کە پۆلیسی نەوجەوانان پۆلیسی ببرە چاکسازی باسی لەوە دەکات هەمووی لە ڕێگای وێبسایتەکانەوە و یوتیوبی توندوتیژی و فلیمە توندوتیژەکان و ئەو ڕاگانانە ڕوودەدات بۆ نمونە دراسەیەک هەیە دراسەکە 188 گەنجانی کورد سەیری فلیمی توندوتیژە. زۆر سوپاس ئازیزان بەرنامەی ئەمجارەی پۆرتاڵتان لە رادیۆ ڕوودا پێشکەشکرا. ڕێز و خۆشەویستی پرۆدیوسەر و پێشکەشکاری بەرنامە ڕاوچی حەسەن و هاوکارم هەرێم لە کۆنتڕۆڵ قبول بفەرمونون شاد و بەختەوەر بن. سوپاس.